بەبێ موچەکار ناکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان بۆ بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەندامانی پەرلەمانی کوردستان بەڕێز وەزیری تەندروستی بەڕێز وەزیری دارایی و ئابووری بەڕێز بەرەوبەری کشی تەنووسی گەرمیان بەڕێزان ئێمە وەکو کارمەندانی ستافی تەندروستی لە گەرمیان سەرەڕای ئەرکی خۆمان لە کاتی شەڕی داعش و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا سەرەڕای مەترسیەکانی ژیانمان لە بەرەکانی جەنگ بووین بۆیە تەواوی کارمەندان لێرەوە بە یەک دەنگ بە یەک هەڵوێست ڕای دەگەنین لە ئەمڕۆ ماگنی سەداسەری ئەنجام بدەین لەسەر جەم نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سونەکەمان تا ئەو کاتەی حکوومەت بە جدی دێت سەرخەت ماکردمان درێژە دەبێت تا گێڕانەوەی قەرەبووکردنەوەی مافە خوراوەکانمان پێدانی موچەکانمان هەموو کەم تەرخەمی و بەدەوەناواتن پەککەوتی ناوە تەندروستەکانی سنوورەکە هەر دەرەنجامێک لێ دەکەوێتەوە دەخەینە ئەستۆی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆیە داوا لە حکوومەتی هەریان بدەکەین بەجی دەست بکات بە گۆڕانکاری ڕێشایی و چاکسازی بەکەمکردنەوەی موچەی پلە باڵاکان لابردنی خانشینی وەزیر و ڕاوێژکار و پەرلەمانتار و بەڕێوەبەرایەتەکان بڕینی موچەی بندیوار هەروەها بەرزکردنەوەی دەرماڵی ترسنایی کارمەندانی تەنووسی هاوشێوەی عێراقی فدراڵ هەروەها وەشداری تون دەدەین لە ئەگەری جێبەجێنەکەی داواکارەکانمان ناچاری نەدادگای فدرالی عێراق سکاڵا تۆمار بکەین لێرەوە داوا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین دەست بەجێ یاسای سیستمی نامەرکەزیە جێبەجێ بکات لەگەڵ ڕێزماندا کارمەندانی تەنووسی گەرمیان 27 چواری 2020